دانیشتوانی هەرێمی کوردستان بەردەوامن لە پاڵپشتی دەربڕین بۆ کانتۆنی عەفرین لە خۆراوای کوردستاندا. ئەوەی شەقامی زیاتر تووڕە کردووە جگە لە داگیرکاری دەوڵەتی تورکیا ئەو بێدەنگیەی کۆمەڵگای نێودەوڵەتی و دامەزراوەکانی مافی مرۆڤی جیهانیە لە ئاستی کۆمەڵکوژی و جینۆسایدی عەفرینیەکاندا. پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی سنوورێک بۆ ملهوڕێکان و ئەم دەستدرێژێدا بنێ کە دەستدرێژێکی ناڕەوایە و ئەفرین لە ماوەی ڕابردوودا جێگای لێ قەوماوان بووە، پەناگەی هەزاران پەنابەری سووری بووە. پێویستە بە زووترین کات کۆمەلگای نێودەوڵەتی ئەم شەڕە ڕابگرێت و فشاری ڕاستەقینە بکاتە سەر ئەردۆغان. ئەگەر نەیکات پێم وایە ئەکەوێتە ژێر پرسیارگەلێکی گەورەوە و ئەگەر واشە نەبێتەوە پێم وایە ئەم شەڕە شەڕێکی ئیرادەیە. ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتیش نەبێ شەڕوانان و ئەو ئیرادەی لێوێ هەیە پێم وایە لە کۆتاییدا چەشنی کۆبانی دەستە خوشکی سەرکەوتووە بێت. لەشکرکێشی و بەردومانەکانی سوپای دەوڵەتی تورکیا دەڕۆژی تێپەڕاندووە و بەردەوامە. بە گوێرەی سەرچاوە هەواڵیەکان سەدان کەس بەهۆی بۆردومانەکانەوە شەهید بوون و مەترسی لێکەوتنەوەی کارەساتی مرۆیی لێ دەکرێت. تا ئێستاش لە ئاستی نێودەوڵەتیدا نە ئەمریکا و نە وڵاتانی ئەوروپاش هەڵوێستی ڕوونیان نەبووە. ئەمریکایش بێدەنگە ئەمریکا ئەزانێ تورکیا لە 53 لە حلف ناتۆیە، هەروەها ئیمڕۆ استراتیژیە لەگەڵ کوردشە هەیە، بۆیە ناتوانێت مەسەن هەڵوێستێکی کوتوپڕ پیشانی بدەن بەرامبەر مەسەرەن تورکیا بەنسبەت ئەوروپایش مەسەرەن لە حلف ناتۆیە نەفس مووقفەیە، بەڵام بە بۆ چوونی من مەسەرەن ئەمانە تا ڕادەیەک یان ئەم بێدەنگیە بەردەوامەیە. دیمەنەکانی بۆردومان و کوشتن و کاولکردنی شار و گوندەکانی عەفرین لەلایەک و ئەو بێدەربەستەی کۆمەلگای نێودەوڵەتیش تووڕەیی شەقامی کوردی لە هەرێمی کوردستاندا تونتر کردووە. خەڵک داوا دەکات ڕێگاکانی ئەو دەستدرێژیانە بەڕووی تورکیادا بەکراوەیی نەمێنێتەوە. سامانکەریم کورد، چاد نیوز، کفری.